نەقیبێکی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیە و لێپرسراوی بەشی مۆبایل تیمە لە بەڕێوەبەرایەتیەکە. جانتاکەی کۆ دەکاتەوە و دەچێتە سەردانی ئەو کەسانەی کە خوازیاری دەرهێنانی پاسپۆرتیان هەیە و توانای هاتنیان بۆ بەڕێوەبەرایەتیەکە نییە. مۆبایل تیم پرۆژەیەکی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیە و یەکەم پرۆژەیە کە لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. پرۆژەکە بۆ خزمەتی ئەو کەسانەیە کە خاوەن پێداویستی تایبەتن یاخود نەخۆش و پەکەوتن و توانای وەستان و چوونیان بۆ ناو قەرەباڵغی بەڕێوەبەرایەتیەکە نییە. بۆیە لێپرسراوی پرۆژەکە خۆی سەردانیان دەکات و مامەڵەکانی بوون بە خاوەن پاسپۆرتیان بۆ تەواو دەکات و بەمەش کەسەکان دەبنە خاوەن پاسپۆرت. ئەم جازە لە بەغا بۆ مادامی کراوە بە هۆڵی بەڕێز قوبا تەڵەبانی. ئەم جازە کە دەرەچێ بۆ ماڵە نەخۆشەکان بە تابری دەرەچێ بۆ ماڵە ئەوەی کە مناڵی دڵی کوونە بۆ خەسەخانەی هیوا زۆر بە تابری دەرەچین. هەر کەسێک بەویستی بەو جازە بێمە حازری نیشەکانی بۆ بکەین. ئێمە ئەم جازە بە خۆڕای دەرەچێ، هیچ مەغمە بەقابل نیە، پارە لە خەڵەوە ڕێک ناگرین. تەنها ئەوەیە خاوەن پێداویستی تایبەت خاوەن ئەو کەسانەیە کە داوای ئەم جازاکەن سەردانی پاسپۆرت سلێمانیەکەن بە فۆرمێک بە عریزەیەک تەقدیمی بەڕێز عەمید سالار بەڕێوەبەری پاسپۆرت سلێمانی ئەکرێ، لەوێ خۆی موافقەتی خۆ لەسەرەکە و تەقدیمی منیەکە و بە ئەمری ئەوەی مەدەرەچین بۆ شوێنانە. گرنگی ئەم پرۆژەیە لای ئەو کەسانە دەردەکەوێت کە ئەو کارمەندەی پرۆژەکە سەردانیان دەکات، چونکە بە سەردانیکردنیان بۆ ماڵەوە ئەرکێکی قورسیان لە کۆڵ ئەبێتەوە. ئەرکێکی گران کە لەسەر منە لەباتی من هاتوونەتە ئێرە، من چون کاتوانام نییە بگەڕێم بە دایرەکانە بە هیچ شێوەیەک. ئێوە هەڵ ئەسن لەباتی من ئەو ئەرکە بۆ من ئەکێشن، ئەوە جێگەی مەمنونی و ڕەزامەندی منە. وڵا ئیسە من بە دکتۆر مەنعی لێکردوم قادرمە لەبەرەوەی سەوفانمە ناتوانم سەرکەوم، ئەڵێ بە هیچ نەوعی نابێ بە قادرما سەرکەی. ئەوە ئەرکێکی زۆر زۆر هینە لەسەر شانی ئێمەی لا ئەبەر. بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانیش سەرەڕای دەرخستنی گرنگی ئەو پرۆژەیە تیشک دەخاتە سەر گرفتەکانی بەردەم پرۆژەکە. ڕێوشوێنە بدۆزینەوە بۆی ئۆتۆمبیلێک دابین بکرێتەوە ئۆتۆمبیلەکە دابین کرا، ئەو کاتە ئێمە بەپێی ئەو دیزاینی کەوا پێویستە ئامادەیەکەین و ئاسانکاریەکەین بۆ ئەو تیمەی کە ئەچێت بۆ ماڵان یا بۆ خستەخانەکان بۆ ئەوەی بتوانێت خزمەتی نەخۆش و پەکەوتە و ئەوانەی کە پێویستیان پێێتی. پرۆژەی مۆبایل تیم پرۆژەیەکی بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیە و ماوەی چەند مانگێکە چووەتە بواری جێبەجێکردنەوە و تاوەکو ئێستا زیاتر لە 200 هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت و نەخۆش و پەکەوتە لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە بوونەتە خاوەن پاسپۆرت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.